شەڕ بە قورسی لە خۆرهەڵات و خۆرئاوای کۆبانێ دەکرێت. پێشمەرگەش بە چەکی قورس بردومانی داعش دەکات. ئاوسەنگی هێزیش لە بەرژەوەندی هێزە کوردەکان گۆڕاوە. بەهۆی تەقینەوەی بۆمبەوە لە ناحیەی زومار دوو ئەفسەر هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتیەک شەهید بوون. مەسرور بارزانی لە پەرلەمانی ئەوروپاوە ڕایگەیاند بەرپرسانی بەغدا فشاریان خستۆتە سەر وڵاتانی خۆرئاوا تاوەکو هاوکاری سەربازی ڕەوانەی هەرێمی کوردستان نەکەن. سڵاوتان لێبێ هەواڵەکان لە NRTەوە. شەڕ بە قورسی لە بەرەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ دەکرێت. سەرچاوەیەکیش لە هێزەکەی پێشمەرگە لە کۆبانەوە بە NRT ڕاگەیاند ئەوان بە تەنها بە چەکە قورسەکانیان بەشداری شەڕ دەکەن و هەروەها بەشداریکردنی سوپای ئازادی سووریا و بەردومانی فڕۆکە جەنگیەکان وای کردووە ئەو کێشەی هێز لە بەرژەوەندی یەپەگەدا بێت. هەفتەی ڕابردوو هاوکێشەی هێز لە کۆبانێ لە بەرژەوەندی ڕێکخراوی داعش بوو، بەڵام بەگەیشتنی هێزی پشتیوانی پێشمەرگە لە باشووری کوردستانەوە بۆ خۆراوای کوردستان هاوکێشەی هێز لە بەرژەوەندی شەربانانی یەبەکە گۆڕانکاری تێدا دروست بوو. دوو مانگە چەکدارانی داعش گەمارۆی شاری کۆبانەیان داوە، لەو ماوەیەشدا بەدەیان جار هەوڵیاندا بۆ کۆنتڕۆڵکردنی، بەڵام بەهۆی بەرگری سەختی شەربانانی یەپەکەوە داعش توانی تەنها چەند ناوچەیەک لە کۆبانێ کۆنتڕۆڵ بکات. ئێستا شەڕەکە بەگشتی لە هەردوو بەرەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کۆبانێەوە دەکرێت. شەربانان لە قۆناغی بەرگریەوە چوونەتە قۆناغی هێرشبردن و ئەو ناوچانە کۆنتڕۆڵ دەکەنەوە کە لەژێر دەستی داعشدا بوون. لە هێرشەکاندا هێزەکانی پێشمەرگە بە چەکی قورس لەسەر داوای یەپەگا بردومانی ئەو شوێنانە دەکەن کە لەژێر دەسەڵاتی ڕێکخراوی داعشدایە. سەرچاوەیەک لە هێزەکەی پێشمەرگە لە کۆبانیەوە بە NRT وت ئەوان بەشداری ڕاستەوخۆی شەڕ ناکەن، بەڵکو بە چەکە قورسەکانیان کە لە چەکی هاوەنی 120 ملیم و ڕاجیمەی 12 و چەکی 72 چەکی 22 ملیم و چەکی 106 بردومانی داعش دەکەن. بردومانەکانی فڕۆکە جەنگیەکانی ئەوپەیمانانیش کە ناوبەناو بە سەختی مۆڵگەکانی داعش بردومان دەکەن گورز لە کەرەستە سەربازیەکانیان دەدەن لایەنێکی دیکەی گۆڕانکاریەکانە لە بەرژەوەندی یەپەگا. هەروەها بەشداریکردنی ڕاستەوخۆی سوپای ئازادی سووریا بە هەماهەنگی شەرڤانان لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. هەموو ئەمانەوەی کردووە چەکدارانی داعش پاشەکشە بکەن لە پێشڕەوەکانیان و تووشی شکستی گەورەش ببن و ئەو ناوچانە لەدەست بدەن کە پێشتر کۆنتڕۆڵیان کردبوو. هەروەها گۆڕینی هاوکێشەی هێز لە بەرژەوەندی یەپەکەدا بێتە ئاراوە. پاش 50 ڕۆژ شەڕکردن لە کۆبانێ لە ئێستادا داعش لە ڕێگەی کردەوەی خۆکوژی و ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوەوە هەوڵ دەدات بەرگری لە خۆیان بکەن و لە هەندێک حاڵەتیشدا بەو شێوەیە هێرش دەکەن و لە هەمان کاتیشدا بە پێی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ لە ڕووی دەرونیەوە لە حاڵەتێکی خراپدان. وڵاتانی هاوپەیمانیش بەردەوامن لە پشتگیریکردنی شەرڤانانی یەپەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. پێشوازیش لە ڕێگریکردن لە پێشڕەویکردنی داعش دەکەن لەلایەن یەپەگەوە. دەربارەی ناڕەزایەتەکانی تورکیاش جارێکی دیکە دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپە ڕەخنەی توندی لە بەرپرسانی وڵاتەکەی گرت و ڕایگەیاند ڕێگەدان بۆ چوونی پێشمەرگە لە تورکیاوە بۆ کۆبانێ بەواتای بە زۆرلکاندنی باکووری عێراق و باکووری سووریا دێت. دەشڵێت ڕەخساندنی ئەو هەلومەرجە دەوڵەتێکی بچووک بە دوای خۆیدا دەێنێت و پاشانیش کوردستان بەدەردەکەوێت. هونەر ئەحسان NRT. ئەیاز کەرەم نێردراوی NRT لە سنووری کۆبانەوە لەگەڵماندایە بۆ زانێری زیاتر. سڵاو دەبێ ئەیاز دوا پێشاتەکان ئێستا بەتابەتی لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ.
دم باش بله شرو پفچون ایش شفجیل دم جمیر هشتی شف حیانین هاد بردوامن بتایبت روشاوای کوبانه همان دل روشالات کوبانه جی جار بجار ایش شف دنگ تقه دهید بیستن دورایوان آگاهین بدست ناطی کفته ایش شف لبره شر روشاوای کوبانه و هم روشالات کوبانه دل چکدارن داعش هاتنا کشتن همان دم ایش شف فروکن جنگین امریکای جی دور آسمان کوبانه دزوریان لحيان هاتو بردمانك لدور لبن جندار داعش نكري يعني لبن جندار داعش نكري او اود ايشاف دهت ديتن ديسان ايشاف شر هم روشالات كوباني هم وش اضاي كوباني بتشكل دوشكا وهر وسط بتشكل طوفان دهت كرن ليل غوراي هنت اغاهين ان ارتيج كوجهن جافكانيا جنابا يبقى بدات كابتن روشالات كوباني شرفان يتجي كارينا دورتي هجمانا كتشكدار داعش بكن بەڵێ ئەیاز ئێستا پێکدادان هەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ؟ بله پێکدادان هەیە لە پێکدادان ئەفشەف مینای شەوێ دەربازبووی نینەوەتە بەراوردیکردن بتایبەت پێکدادانە ئیشەف یا ڕۆژئاوای کوبانێ کوشەوە دەربازبووی پێکدادانێک زۆر قۆرز بوو لە ئیشەف هەندێکی تبکتەوەتەش ڕاو شێشار لە هەردوو بەرەیان لە بەرەی شەر لە ڕۆژهەڵاتی کوبانێ و لە ڕۆژئاوای کوبانێ ایشاف گورانکاری بخواه دیدنامین شوادار بازبوی ایرشنگیران به تایبت لبوشاوای کوبان ناین باش ئێستا بردومانی هێزەکانی پێشمەرگە بۆ سەر چەکدارانی داعش بەردەوامە بە چەکە قورسەکانیان؟ ئێستا جار بجار هەر نیف ساعت جارێک وها دەنگێ هەند گولە توپان دەهێت بیستم ئاراستەیەوان ژناوە کوبانێ دەهێت بیستم بۆ ئالیێ ڕۆژئاوای کوبانێ لی شر دعایکی گشتی همبری کردن یا برآوردی کردن دیگر شوا در بازوی وها گران نینه لی دیسانجی شر و پسچون بردوام هر دو برای شر و تل روشاوای کوبانی و روشهلات کوبانی. ئەگەر ناوی ناوچەکان بێنی ئەیاز ئەو ناوچانە کوێن کە کەوتونەتە ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کۆبانێ کە ئێستا شەڕتیاندا هەیە؟ بله ناوی وان ناوچەیان ئەوێن هذا الشر لأهم شروان يكينين باراستنا قال يبقى بالبش جهاز بشمرجين كردستاني الروشاوي كوباني الناس جريت الشهيد ريشي جري راديو بكان هو يبقى أبناء لكريا فيش الراديو يبقى لو جري أبو بعد من جري إذاعة وكان شروان يبقى جولان عرفتي جري إذاعة كان كل جيل كنترولا جدارن داعش همان دم دل روشهلات کوبانه لنزی گرکا شارداری هر وسنزی کانیا کرده دنگ تقه دهید بیستن و تشر و پفچون لوان جین جاری کرین هم روشهلات هم روشاوای کوبانه بەردەوامی بردومانەکانی پێشمەرگە لەگەڵ شەڕوانانی یا بەگە بۆ سەر داعش نەیتوانیوە تا ئێستا پاشەکشە بکات بە داعش لەو ناوچانە؟ بله لشوا در بازبوی شرنگیران چه بون لروشاوای کوبانی لأوان دهات بیتن بلکو داعش لهندك جهان لهندك خالان هاتیه دور خصن لروشاوای کوبانی دامان دم دا روجا در بازبوی جیو گندگ جیو تمامی کتجر کنترول شروانی میتگی و هزن پیشمرگین کردستانی دامان دم لروشالات کوبانی جی نزی گیره قانیا کردان هر واسه نزی گرکاش یا 48 هنت مال و هنت خال جدست جدان داعش هاتنا در خستن جگە لە ناوچەکانی سەر بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ ناوچەکانی تری کۆبانێ ئارامن ئێستا؟ نەخێر ئارام نینن لە باشوورە ڕۆژئاوای کۆبانێ دیسان جار بجار دەنگێت تاقێت دەهێت بیستن لێ بەراوردیکردن دەگەڵ ڕۆژهەڵاتی کوبانێ و ڕۆژئاوای کوبانێ شەڕ بەوە ئاوایی نینە بەلکو شەڕ سڤکتە لە هەردوو بەرەی شەڕ. ئێستا چەکدارانی داعش لەو دوو ناوچەیە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کۆبانێ چەکی قورس بەکاردێنن یان ڕوبەڕووبوونەوەی چەکداریە؟ نەخێراوە لە ڕۆژئاوای کوبانێ دەهێت بیستن بچەکێن گیران واتە بە هەنجاران بە گوڵەت بتۆپێن دوور هاوێژ بە هاوەران ئێرش دەکەن هەمانان دە بچەکێن دووشکێ لە هەواڵە
روشهلات کوبانه دهت بیستن بهتر یوان چکان بچکیم بیچیسی و کلاشینکوفن. تا ئێستا فڕۆکە جەنگیەکان بەسەر ئاسمانی کۆبانێدا دەسۆڕێنەوە فڕۆکەی هاوپەیمانان؟ بله فروکین هاوپەیمانان ئیشە بەردەوام لە دوور ئاسمانێ کوبانێ دەزڤڕن. ئێستاش هاجی تو بردمانێک لە دوور چەکدارên داعش لە چوو بنگەین چەکدارên داعش نە لە دەرەوەی کوبانێ نە ناوە کوبانێدا پێک نەهانیە. بەڵێ ئەیا زەگە قسە لەسەر ئەو گرتە ڤیددیۆی بکەین کە کامێرای NRT توانی بیگوازێتەوە ڕاستەوخۆ گفتوگۆی نێوان چەکدارانی داعش و سوپای تورکیا چ جۆرە کاردانەوەیەکی لێکەوتۆتۆ بە تایبەتی لە ڕووی میدیاییەوە لەوێ لە باکووری کوردستان؟ بله دم ایرو وشان زندگی در پخش رافت خود کانال NRT کاری هم دیدن که شکدار داعش و لشکرین ترکیه دیسان نزی گره ایزاعه بگویزیدن پشتی دمگه کم چندین کانال پیوندی بمکر که ایدی اوچ بخوازن همان ویدیو بلاغ بکن واتا کارودان دناوا میدیا ترکیه بتایبت هن میدیا نزی لفاتا جهبه و مهبه هاتن پیوندی به استاف NRT کر که دخوازن وگرتا ویدیو دست بخونو او جی بلاغ بکن ده همان دم ده هن میدیا کردی جی لباکور کردستان خاصن او گرتا ویدیوی بدنوانو بهت بلاغ کرن لی او لنزي كده إذاعة أو قرتها فيديو هات قرتني رو انشاء حالا لوجه تقول أبنبو جامعة كمينكو جدار داعش ولشكرين تركيا ببي آواي هم ديتني بكم بركو وان هند داخوياني نان NRT بسوي چند تكركو روجان بريجي بتايبات روجان شرنجران لوجه دقاومين بقولن أسهف قاريها جدار داعش ولشكرين تركيا بردام واتا اشتكي بيرا واسطن يعني وهو وكو قوري قوتنين وانشات حالة بقول افش بويا ريبازك بردا هذه كاري هردود كان اول ايرو دبوس جهة سرنجي بودمي بيتر ساعتك لشكري تركيا وتا خالت او خالن كنترول دان دستين جكدارين داعش هبونا لشكرين تركيا بودمي دم جميلك درجه 3 کیلومتر سنور باکور کردستان واسه هبون نبود تو اوایی که لشکر ترکیه لور نبود بلکو کتجه کنترل تقدار داعش واسه اوایی که بیجن اوایی که طرف تایواندی لو کاتی که تیمی NRT لویدا ئامادەیی هەبوو توانی ڕاستەوخۆ ئەو وێنەیە بگوازێتەوە جگە لە NRT چی میدیایەکی تر لەوێدا بوو؟ نخير دم وشانا راستا خود تاني تيم كانال NRT بشتي دم بشتي ده خولك درواز بون جواشانا راستا وشانا زنديا NRT بشرا عندك كانال ميدياي همين كردي همين بياني سردانا وجه هيك لي او دم او كانال نافوري بياني هاتن سردانا وجه هيك ودم لشكر تركيا لور ذكش يابون واسا خالا كنترول دستين جكدار داعش بو بتني ترومبيلا جكدار داعش وده مدهات بيتن بل كل لشكرين تركيا والهبون نبو لي هو بوكو كيشنك كانال NRT كم كانال بو بقاريتن ويني وي هفديتنا لشكرين تركيا وجكدار داعش بقو هزيد بەڵێ ئەیا زوەکو نێردراوی NRT لە سنووری کۆبانەوە زۆر جاریش لە ناو کۆبانێدا بوویت تۆ توانی زۆر لە وێنەکانی ناو کۆبانێ خاپۆربوونی زۆربەی بیناکان بگوازیتەوە لە NRTدا پەخش بکرێ بۆ بینەران چەند ڕۆژێک پێش ئێستا ئاماژەت بۆدا کە ماتۆرسکیلی داعش بە تایبەتی ئەگە بڵێن چەند هەفتەیەک بەر لە ئێستا لە بەردەم چاوی سوپای تورکیا دەسوڕانەوە ئەمڕۆ NRT توانی ڕاستەوخۆ ئەو وێنە بگوازێتەوە ئەم دیمەنانی کە گفتوگۆی نێوان چەکدارانی داعش و سوپای تورکیایە نزیکی سوپای تورکیا لە چەکدارانی داعش بەوەی کە نزیکن لە یەکتر دەبینن ئەم دیمەنانە چۆن دەبینی ڕۆژانە ئەگەر ئەوە باسکەی بۆ بینەرانی NRT؟ بله اف دیمن براستی دیمن بردامن یعنی نزدیک بودن جگدارن داعش و لشکرین ترکیه هم لروشاوای کوبانه هم لروشهلات کوبانه دنها دا لهند جیان بدوراهیا بیجن 20 کیلومتر لروشاوای کوبانه
زۆر جاران شاهد حاڵان گوتیە یعنی باوایەکی کو هەند جاران دەریە سنوور لەشکرên سەردارên داعش را vekirine ku alîkariyeka rasterast weta alîkariyekiya leşkerî û hemniya hewalgirî ji bo çekdarên Daeş heye. Di demên borî de demê hin kenalan amaje pê dikir ku peywendiyên rastaxo di navber leşkerên Tirkiye û çekdarên Daeş de heye hin kenalên medyaya ew taybet li ser li girêdayî parta dat û geşepêdana Tirkiye ev nûçe red dikirin bi tu awayekê qebûl nedikirin ku peywendiyekê rasterast di navbera leşkerên Tirkiye û çekdarên Daeş de hevîl li ewa îro daha dîtin bi awayek zêndî leşkerên Tirkiye nêzî 10 metre kêmtir guftugû weta li aliyê başûr aliyê Rojavayê Kurdistanê û Bakurê Kurdistanê peywendiyeka rastexo hebî weta çû guman li ser wan peywendiyên çekdarên بەڵێ ئەیاز دەمێت لێرەدا پرسیارە بکەم سوپای تورکیا کە هەمیشە لێ بوونی هەیە لەسەر سنووری کۆبانەیە ئێوەیان بینی دەیانزانی کە تیمی NRT یاخود کامێرایەک لەوێدا هەیە؟ نەخێر ئەم باوایەکی نهێنی زۆر نهێنی me gihan wicih piştî hin çavkaniyan NRT haydar kir ku hev dîtine ku wê rengî li ser sinûr heye tîmê NRT karî bi awayek zor nehênî xwe bigihîn nêzî wicihê lê di demê çûna me bo wî cihê piştî 5 deqeyan hatoçiyeka velivîneka zor ya leşkerên Tirkiye li ser sinûr çêbû weta trombêlen wan bi berdewam li wan ciha dizîğirîn evên em weşana zindî dikin wiha dihat pêşbînîkirin ku çûn amûrên guhdarîkiriniyan amûrên yên bînînê li duwan trombêlên leşkeriyên Tirkiye de hene ve wiha pêşbînî dikir rengê ev bizanin ku amûrekiyan kamîrek جگە لە مەهەپە و جەهەپە کە خۆت ئاماژەت پێدا داوای گرتە ڤیددیۆیەکەیان کردبوو لە تورکیا هیچ لایەنێکی سوپای تورکیا دواتر لەگەڵ تیمی NRT قسەی کرد پرسیاری کرد؟ نەخێر حیانەها هیچ لایەنێکی لەشکریە تورکیا لەگەڵ تیمە کەناڵی NRT قسە نەکردیە لێ هەند میدیای نێزیکی جەهەپێ و مەهەپێ خاستن ku ew girta vîdeo jê rabê dayîn lê wekû di bersiva me de bi wan me got gerek ev girta vîdyoya ku logoya NRT li ser bît weta dîmenên taybetên NRT ne wan nedixwaz got gerek em bûnkên dîmenên taybetên kenalên xwe bi vî awayî me nekarî tu dîmenekê bideyîn tu kenalekê. بەڵێ سپاس بۆ ئەیازکەرەم نێردراوی NRT لە سنووری کۆبانیەوە. سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند پێویستە سوپای عێراق لە پێشمەرگەوە فێر بێت کە چۆن بەرەنگاری داعش بێتەوە و دەشڵێت فەڕەنسا پشتگیری لە ناردنی پێشمەرگە بۆ کۆبانێ دەکات. فرانسوا هۆڵاند سەرۆکی فەڕەنسا لە ئەمیانی کۆنفرانسێکی ڕۆژناوانیدا لەگەڵ سەرۆکوەزیرانی کەنەدا ڕایگەیاند سوپای عێراق بەو شێوەی کە پێویستە نەیتوانیوە بەرەنگاری داعش بێتەوە و ئەوەی پێشمەرگە دەیکات سوپای عێراق پێی ناکرێت. ڕاشی گەیان دەبێت هەمانگی زیاتر لە نێوان سوپای عێراق و پێشمەرگەدا هەبێت بۆ ئەوەی سوپای عێراق لە پێشمەرگەوە فێر بێت کە چۆن بەرەنگاری داعش بێتەوە. سەرۆکی فەڕەنسا پشتگیری وڵاتەکەشی بۆ ڕەوانەکردنی پێشمەرگە بۆ کۆبانێ دەربڕی و ڕایگەیاند ئاواتە خوازین کە پێشمەرگەی هەرێمی کوردستان بتوانێت بەو جۆرەی پێویستە هاوکاری پێشمەرگە و کوردەکانی کۆبانێ بدات. وتیشی لە هەوڵداین لەگەڵ تورکیا بۆ ئەوەی ئەو وڵاتە دەواازە سنوورەکانی بەڕووی کۆبانێ دەبکاتەوە و بەو جۆرەی پێویستە هاوکارەکان بگەیەندرێنە کۆبانێ. لە بەرامبەردا نووسنگەی حەیدر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لێدوانەکانی سەرۆکی فەڕەنسا دەربارەی توانەکانی سوپای عێراق لە ڕوبەڕووبوونەوەی داعش ڕاست نین و ئەوان وەک حکوومەت شانازی دەکەن بە سەرکەوتنەکانی پێشمەرگەوە بەو پێی بەشێکە لە سیستمی بەرگری نیشتیمانی عێراق. رافت جبوری وتەبێژی نووسنگەی حەیدر عەبادی لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی سۆمەریە نیوز ڕایگەیاند لێدوانەکانی سەرۆکی فەڕەنسا دەربارەی تواناکانی سوپای عێراق ناڕاستن و پێچەوانەی ئەوەیە کە لەسەر ئەرزی واقعدا ڕوودەدات. رافت جبوری ئاماژەی بۆشدا ئەو وتانی سەرۆکی فەڕەنسا خۆگێلکردن لە پێشکەوتنە سەربازیەکان و سەرکەوتنەکانی ئەم دوایی هێزە ئەمنیەکان لە ناوچەکانی جورف سەخر و دیالە و سەلاحەدین و ئەنبار کە لەلایەن سوپای عێراق و هێزە ئەمنیەکانەوە تۆمارکراون. وتەبێژی نووسنگەی حەیدر عەبادی جەختی کرد عێراق بە شانازیەکی گەورەوە
تەماشای پێشمەرگە و سەرکەوتنە مەزنەکانی هێزەکانی پێشمەرگە دەکات چونکە بەشێکە لە سیستەمی بەرگری نیشتیمانی عراقی. ئەوتانی نووسینگەی عەبادی دوای لێدوانەکانی فرانسوا هۆڵاند سەرۆکی فەڕەنسا دێت کە لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا لەگەڵ سەرۆکوەزیرانی کەنەدا ڕایگەیاندەبوو سوپای عراق وەک پێویست نەیتوانیوە بەرەنگاری داعش بێتەوە. لە کاتی پاکردنەوەی خانۆکانی ناحەی زومار لەلایەن تیمی ئەندازیاری سەربازی هێزەکانی پێشمەرگەوە یەکێک لە خانووەکان کە لەلایەن چەکدارانی ڕێکخراوی داعشەوە بۆم ڕێژ کرابوو تەقیەوە و بۆ هۆیەوە دوو پێشمەرگە و خاوەن خانووەکە شەهید بوون. سەرچاوەیەک لە هێزەکانی پێشمەرگەوە لە ناحەی زومار بە NRT ڕاگەیاند چەند کاتژمێرێک بەر لە ئێستا و لە کاتی پاکردنەوەی زومار لە بۆمبە چێندراوەکان بۆمب لە یەکێک لە خانووەکانی زومار تەقیوەتەوە و بە هۆیەوە دوو ئەفسەری پێشمەرگە شەهید بوون. وەک سەرچاوەکەی NRT دەڵێت لە کاتی تەقینەوەکەشدا خاوەن ئەو خانووەی کە بۆمبەکەی تێدا تەقیوەتەوە شەهید بووە. بەڵێ ناحیی زومار ماوەی 3 مانگ لە ژێردەستی داعشدا بوو. شەکدارەکانی داعش کەسێکی بەڕەگەز یەمەنیشیان وەک بەرپرسی ناحەکەدا نەبوو. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی لە 25 مانگی دەدا لەلایەن پێشمەرگەوە تا ئێستا پرۆسی هەڵگرتنەوەی تەقەمەنی و پوسەڵکردنەوەی بۆمبە چێندراوەکان دەستی پێکردووە تاوەکو هاوڵاتیانی ناحەکە بتوانن بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان. پشتی 25 مەهادە پێشمەرگەت ماوەی چەند دەمژمێرێکین کێمدا کاری نەحیا زمار و 23 گوندên derdora ve kontrol biket. Laşêdehan çekdarên Daeş calde û kolan wî bajêrî bihêlît nihada pêşmerge sengerên pêşiyên parastina evê nahiyê dane. Çend metrek em û Daeş jêkdîrin yani nêzî 200-300 metre yani hatın çûna em dibînin ew me dibînin car car ew dihên tavêjin me em davêjin we yani tişta dê her hebît û wekî dî jî morala me berz e û hindî rojek jî hebît em dil vêre mînin bêyî ferq û cudayîn yani hiç çi mişkîle nînin çi problem nînin û ev çend rojek jî em vêre û morala me jî berzin înşallah. Evet devera Cumare. Em şî bijîn başûrê devera Cumare. Gundê Girkavere sengerê pêşiyê pêşmergeyê gel Daişê terorist. Ev devera nûkê aram e. Şêwekî giştî wereya pêşmergeyê zor ya bilind e. Çekê wan baş e. Maneviyatê wan gelek baş in. Li demê nahya zimar destçekdarên Daeş da hin cade û dukan û xaniyên welatiyan hatbûne bombrêj kirin. Nihada endaziyariya serbazî mijilî rakirina wan teqemeniyan e. Ji bo carek dî jiyan li nava nahiyê bizivîta doxa caran û asayî bibît. ئێستا ئەم دشەوە وەڵعی خەدەمی کەوەکە ئاڤ و کارە بوو داعش خراپکردنەوە و تەفجیرکردنەوەش ئەو تۆپانە و تیشتۆسە تاثیرێکی ضررێکی مادی لە زومار بووە ئێستا ئینشاءڵڵا بەردەوامە بەردەوام سەرپاقشکردنا زومار وش ئەلغام ئەو تشتی تۆ ئەو خانی تەفخیقلێژی هەوا هەندەسەشی گەرمێژی دوو فەریق هەندەسەی گەرماژی تەفخیق ئەو مای خانی ئەوێ تەفخیقلێژی تەفکیر دەکەن ئینشاءڵڵا وام دفيش خلقي زمار بلا خص زمار فقر هوام داخلي زمار ده شوف روج زمار داوله همو خرچي زمار دكين اواني كا اوره بوينا بينو زي شويني خوان ريو شويني خوانو بمشاكل يستا براستي يعني زمار وشي بين اوداني كانوا وكو شاركان وكو دو وكو هولير وكو هر شارشي لشاركان كردستان بين اوداني كانوا او باريز راون لاين بيجمرغوا Heyama sê mehan zumar jêr kontrola çekdarên Daeş da bû. Helgirê regeznameyeka Yemenî emirî vî bajêrî hatbû danan. Lê nihada xelek bihîviye vegere sermal û milkên xwe. Ew ê dest Daeş da tûşî kavilkariyê û wêrankariyê bûn. Dîman Mehmûdên RT Nahya Zimar. ڕایشکاری ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستان لە پەرلەمانی ئەوروپا ڕایگەیان هێزی پێشمەرگە پێویستی بە چەکی قورس هەیە و پێویستە بەپەلە ئەوکاری سەربازی بکرێت. ئاشکراشی کرد بەغدا گوشاری خستۆتە سەر وڵاتانی ڕۆژئاوا تا هاوکاری سەربازی پێشمەرگە نەکەن. مەسرور بارزانی لە بارەی شەڕی پێشمەرگە و چەکدارانی داعشەوە لە پەرلەمانی ئەوروپا وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیان سەر ڕای ئەوەی حکوومەتی اتحادی هیچ چەکێکی نەداوەتە هێزی پێشمەرگە لەگەڵ ئەوەشدا
بۆجێی هەرێمی کوردستانی بڕیوە و تا ئێستاش هیچ هاوکاریەکی دارایی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش نەداوەتە هەرێم. هەروەها ڕاشی گەیاند حکوومەتی اتحادی فشاری خستۆتە سەر وڵاتانی ڕۆژئاوا تا هاوکاری هێزی پێشمەرگە نەکەن و چەکیان بۆ نەنێرن. ئەوکات هەر لە میانی وتارەکەیدا مەسرور بارزانانی ئاماژەی بۆشدا هێزی پێشمەرگە پێویستی بە چەکی قورس و دژە تانک و کەرەستەی سەربازی هەیە، بۆ ئەوەش پێویستە بە پەلە هاوکاری سەربازی بکرێت. وتیشی کۆماری ئیسلامی ئێران لە سەرەتای ڕوبەڕووبوونەوەی داعشدا هاوکاری هەرێمی کوردستانی کردووە. سەبارەت بە هاوکاری حکوومەتی تورکیا بۆ هەرێم، مەسرور بارزانی ئەوەی خستە ڕوو هەرێم چاوەڕوانی زیاتری لە تورکیا بووە بۆ ئەوەی هاوکاریەکان بگەنە دەستی پێشمەرگە دژ بە چەکدارانی داعش. لە بەشێکی قسەکانیدا ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییی هەرێم باسی ئەوەشی کرد داعش سوودی لە هەڵەکانی حکوومەتی اتحادی وەرگرت، چونکە ئەگەر بەغدا سیاسەتێکی گونجاوی پەیڕەو بکردایە ئەوە داعش دەسەڵاتی بەو شێوەیە فراوان نەدەبوو. بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە لە نێوان چەند هاوڵاتیەک لە قەزای مێرگە سوور دوو کەس بریندار بوون و فەرمانی دەستگیرکردنیش بۆ هەردووکیان دەرچووە. محەممەد علی بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی سۆران بە NRC ڕاگەیاند بریندارەکان یەکێکیان چەقۆی بەرکەوتووە و ئەوی تریان سێ فیشەکی بەرکەوتووە و ڕەوانەی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران کراون. بەڕێوەبەری ڕاگەاندنی پۆلیسی سۆران وتیشی دوو بریندارەکە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و هیچ کەسێکی تر تا ئێستا لەسەر ڕووداوەکە دەستگیر نەکراوە. یەکشەمەی ڕابردووش بەهۆی شەڕی نێوان دوو بنەماڵەوە لە سەرکێشەی زەویزار لە گوندێکی نزیک هەولێر کەسێک کوژرا و کەسێکی تریش بریندار بوو. بەشی پۆلیسی مێرگە سوور ئاگادار کراوە بە بوونی دوو زامدار کە یەکیان بەهۆی بەرکەوتنی گولە سێ گولەی بەرکەوتبوو، ئەوی تریان بەهۆی چەقۆ بریندار کرا بوو 6 چەقۆی بەرکەوتبوو. بە زامدارکراوی ڕەوانی نەخۆشخانەکران پاشان پڕاوی لێکۆڵینەوە ڕێکخرا. ئێستا لێکۆڵینەوە دەستی پێکردووە، فەرمانی دەگیرکردن بۆ ئۆتۆمەت بارانە دەرچووە، لێکۆڵینەوە بەردەوامە. هەتاکو ئێستا لەبەرەوەی گفتاری ئۆتۆمەت بە ئەو زامدارانە وەرنەگیراوە نەزانراوە هۆکاری کێشەکە چی بوو. خوێندکارانی کۆلێژە پزیشکەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە بەردەم بینایی ئەنجومەنی وەزیرانی هەرێم خۆپیشاندانێکیان ئەنجامدا و لە بەیاننامەیەکیشدا داوایان کرد پەرلەمانی کوردستان هەمواری ئەو یاسایە بکاتەوە کە تایبەتمەندی داوەتە زانکۆی کوردستان بۆ کردنەوەی کۆلێژی پزیشکی. هاوکات خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددان لە پەردەم پەرلەمانی کوردستان خۆپیشاندانێکیان ئەنجامدا و داوای داخستنی بەشی ددانیان کرد لە کۆلێژی ئەهلی ئیشق. لە بەرامبەرکردنەوەی کۆلێژی ئەهلی پزیشکی لە زانکۆی کوردستان دوای چەندین خۆپیشاندان و وەڵام نەدانەوەیان لە داواکاریەکانیان بۆ جاری شەشەم هەرسێ کۆلێژەکەی سلێمانی و هەولێر و دۆهۆک بەیەکەوە خۆپیشاندانێکی بەرفراوانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا و لە بەیاننامەیەکی ئاوبەشی هەرسێ کۆلێژەکە داوا دەکەن پەرلەمانی کوردستان هەمواری مادەی 7 یاسای ژمارەدەی ساڵی 2008 بکاتەوە کە تایبەتمەندی داوەتە زانکۆی کوردستان و هەروەها داخستنی ئەو کۆلێژە پزیشکە لە زانکۆی کوردستان. داواکارین هەرچی زووە ئەم خاڵانە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەڵوەشانەوەی پرۆسەی دروستکردنی کۆلێژی پزیشکی لە نێوان زانکۆی کوردستان و گڕاس کە دەستی پێکردووە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران. دوو هەموارکردنەوەی مادەی 7 یاسای ژمارەدەی ساڵی 2008 پەرلەمانی کوردستان. هاوکات لە بەردەم پەرلەمانی کوردستان خوێندکارانی کۆلێژی بەشی ددان و خوێندکارانی زانکۆی ئیمام ئازەم لە بەغدا خۆپیشاندانیان ئەنجامدا و خوێندکارانی کۆلێژی ددان داوا دەکەن کە خوێندکارانی کۆلێژی ئەهلی شق بەشی ددان دانەمەزرێن و وەرگرتنی خوێندکاران لە بەشەکە ڕابگیرێت و بەشەکە دابخرێت. هەروەها خوێندکارانی زانکۆی ئیمام ئازەم داوا دەکەن بگەڕێنەوە زانکۆکانی هەرێمی کوردستان و خوێندنەکانیان لە زانکۆکانی هەرێمی کوردستان تەواو بکەن تاکو و بارودۆخ بەرەو ئارامی دەڕوات. بەم شێوەیەک دژی دامەزراندنی قوتابیانی کۆلێژی پزیشکی عێشقین ئیدان چونکە حکوومەت پێویستی بە پزیشکی زیاتر نییە کەم دەرخەمێکە هەیە لە خزمەتکردنی نەخۆش لە خزمەتکردنیدانیان لەوەدایە کە پێداویستیمانە نەک لە بەرەوەی پزیشک نییە نەخەرێ ساڵامێکیان نەدایەنەوە کە ئەمە بگەڕێنەوە سەر خوێندنی خۆمان ئەمە بەردەوام دەبین لە خۆپیشاندانی خۆمان. یەکێکی تر لە داواکاریەکانی خوێندکارانی هەرسێ کۆلێژە پزیشکەکەی هەولێر و سلێمانی و دۆهۆک ئەوە بوو ئەو 12 خوێندکارەی کە نێردراون بۆ زانکۆی گراز لە نەمسا حکوومەت خەرجیان نەگرێتە ئەستۆ و نوێنەری سەرۆکی حکوومەتیش لە بەردەم ئەنجومەنی وەزیران بە خوێندکارانی ڕاگەیاند ئەو کێشەیە پێویستی بە پێداچوونەوەی و ئەو بەشە بە بڕیارێک دانراوە و پێویستی بە بڕیارێکە بۆ هەڵوەشانەوەی و
وتیشی یادداشتەکەی خوێندکاران دەگەیەنێتە سەرۆکی حکوومەت. زانی چۆن ئەو کێشەیەیان ئەو بابەتە پێویستی بە دیراست هەیە بە بڕیارێک دانراوە پێویستی بە بڕیارێک هەیە ئەگەر بیانێ پوچەڵی بکەنەوە بە وازەحی بە یادداشتێک بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و بۆ حکوومەتی هەرێم حتا ئێمەش بتوانین لێەوە بیگەێنین و ئەوانیش ئیشی لەسەر بکەن. خۆپیشاندان و مانگرتنی قوتابیان و خوێندکارانی هەرسێ کۆلێژە پزیشکەکەی هەرێمی کوردستان پێینایە 23مین ڕۆژ لە مانگرتن لە هۆڵەکانی خوێندن و شەشەمین خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیران. بەڵام تاکو ئێستا هیچ لایەنێکی بەرپرس وەڵامێکی ئەوتۆیان نەداونەتەوە. قوتابیانی شڕای دیگەێنن کە بەردەوام دەبن لە خۆپیشاندان و مانگرتنیان تاکو وەڵامێکی ئەوتۆ وەردەگرن. بێسون خدر NRT هەولێر. لە ئێستادا بەهۆی هاتنی ژمارەیەکی زۆر لە خێزانی ئاوارە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەتی پارێزگای سلێمانی خانووی کرێ زۆر بە ئەستەم دەست هاوڵاتیان دەکەوێت. خاوەن نووسینگەکانیش دەڵێن کرێی خانوو بەرز بۆتەوە. سندیکای کرێنشینانیش دەڵێت حکوومەتی هەرێم پلانی نەبووە لە چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون. هاتنی ئەو ژمارە زۆرەی ئاوارە بۆ هەرێمی کوردستان و دابەشبوونیان بەسەر شار و شارۆچکە و تەنانەت نیشتەجێبوونیان لە گوندەکانیشدا ژیانی کرێنشینەکانی ناوخۆی زۆر قورس کردووە. ئەوە شێکێکە لە دەرەنجامە خراپەکانی هاتنی ئاوارەکان. ئێستا خانوویەکم دۆزیتەوە ئەڵە پێشینم بێت پێشینی لەکوێ بێنین. چیرۆکی ژیانی ئەم خێزانە نمونەیە بۆ ژیانی بەشێکی زۆری کرێنشینانی کوردستان. ئەم ژنە نە ڕێگەیدا ناوی بهێنرێت و نە ڕێگەشیدا دەموچاوی لە شاشەوە دەربکەوێت. هاوسەرەکەی پێشمەرگەی و لە بەرەکانی شەڕدا دژی داعش. ئەم ژنە و منداڵەکانیشی لە خانوویەکی کرێ لە گەڕەکی شارەوانی سلێمانیدا دەژین. ئەم ژنە باسی ئەوە دەکات لە کاتێکدا مانگانە 500,000 دینار کرێخانوو دەدەن، بەڵام لە ئێستادا خاوەنی خانووەکە داوای لێکردوون یان کرێکەی بۆ زیاد بکەن یاخود خانووەکە چۆڵ بکەن. خۆتان نەزانن گوزەرانی فەرمانبەر چۆنە و پێشمەرگە چۆنە. من 500,000 کرێ خانوو ئەدەم. ناهێڵم بگاتە سەریمان قەرز ئەکەین کرێ خانووەکە ئەدەین لەبەر ئەوەی لەسەرمان کۆ نەبێتەوە. جا 3 مانگ جارێک موچە وەرەگرین. خۆشم نەخۆشی درێژخایەنم هەیە و تازە ئەمەلیات کراوم. نازانم نەبۆ داو دەرمان قەرزکەم یەم بۆ کرێ خانووەکە وەرەقەی نەوتەکەم فرۆشت. نیوەمدا بە پیاوەکەم وتم بە گیرفانی بەتاڵ مەچووەوە. نیوەشیان بۆ خۆمان ئێستاش قەترەی نەوت لە ماڵەکەمانە. سەبارەت بە زیادکردنی کرێی خانوو خاوەن نووسینگەکان و کرێنشینەکان دەڵێن بەهۆی هاتنی ژمارەیەکی زۆری خێزانی ئاوارە بۆ هەرێمی کوردستان و هۆکاری زیادبوونی کرێی خانووەکانەوە لە ئێستاشدا خانووی کرێ دەست ناکەوێت و ئەگەر هەش بێت زۆر گرانە و چەند قاتی جاران کرێکەی زیادی کردووە. نرخی ئیجار بڵین کرێ زیاد لە حد بەرز بۆ تۆش زیاتری ئەم ئاوارانەوەیان لێ کردووە. تەڵەبیاتیشی زۆر لەسەر کرێکیش دایمە خاوەن خانوو ئەزانێ خانووی کرێکەمە سعر بەر بە ئارەزوی خۆی سعر لێ ئەسە خانووەمان لە سێوەداڵە 500,000. زیاتر لە ساڵێکە 28,000 فۆرمی یەکەی نیشتەجێبوون بەسەر کرێنشینانی سنووری پارێزگای سلێمانیدا دابەش کراوە، بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی دیار نییە. هەروەها لە ساڵی 2012دا 564 یەکەی نیشتەجێبوون لە ناوچەی کەنەکەوەی سلێمانی دروست کراون کە بڕیار بوو بە قیستی 25 ساڵ بدرێت بە کرێنشینان تا ئێستا دابەش نەکراوە. ڕێکخراوی کۆمەڵی کرێنشینان ئاماژە بەوە دەکەن بەهۆی بێپلانیەوە یەکەکانی نیشتەجێبوون کێشەی کرێنشینانیان چارەسەر نەکردووە. دیارە کۆمەڵی کرێنشینان بەشی یاسامانەیە لە بەشی یاساگاداری هەڵەتەمان کردوانی کە با بڵین ساحێبخانەکان بە زۆر دەیانەکەن کە ئەتوان بێنە لای ئەمە سکاڵات ومانکە ئێمەش بەپێی یاسا و ئیجراعاتی یاسایی ئەو کیساخێنە لە لای خۆمان ئەگە چارەسەر کرا ئەوە چارەسەر کرا ئەگە چارەسەر نەکرا ئەگەینە لای حاکم و لێ چارەسەری بۆ بکرێت. چینی فەقیرۆژار بە هیچ شێوێک نەبووە لەگەڵەوەم بۆ چینی وەسەتیش نەبووە توانم با بڵێم تا ڕادەیەک هەنێ داڵەمانتر پێ کردووە بەڵام وەکو پێم وتی کردنی باشترە بەڵام بەداخۆ پلان نەبوو. بەپێی ئەو ئامارانەی لەبەردەستدان لە ئێستادا زیاتر لە 100,000 کرێنشین لە هەرێمی کوردستان هەیە و زیاتر لە 30,000یان لە ناو شاری سلێمانیدان. گۆران عەبدوڵڵا NRT سلێمانی. ئاوارەکانی ناحیەی بازیانی نزیک سلێمانی لە خانووی کرێدا نیشتەجێبوون و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان کامپێکیان بۆ دروست بکەن پێش هاتنی وەرزی زستان یان ئەوەی بنێردرێن بۆ کامپێکی تر وە خۆیان دەڵێن ناتوانن کرێی خانوو بدەن و پێویستیان بە هاوکاریە. لەگەڵ هاتنی وەرزی زستان و گۆڕانی کەش و هەوا ژیان و گوزەرانی ئاوارەکان لە هەرێمی کوردستان سەختتر بووە. بەتایبەت ئەو ناوچانەی بارانێکی زۆری لێ دەبارێت و کەش و هەوا ساردا. لە ناحیەی بازیانی سەر بە پارێزگای سلێمانیش
ڕێژەیەکی بەرچاوی خێزانی ئاواران نیشتەجێبوونە کە بەشێکی زۆریان لە ڕەوشێکی خراپدا ژیان دەگوزارێن و پێویستیان بە کۆمەکە. مشکلان گەلێک تشهێنە نەمەتەلەن تشتێکی هەیە خانین نینە یان چادر نین ماوێت تەوزیع ناکەن تەوزیعکەن یا تشتێکی بەسیط تەوزیعت سەرمایانی کێشە نەبەس جلو بەرگبتنینە خوارن نینە ماوادی فەدمە ڕێی زەعیفە. ئەو خێزانە ئاوارانە بەهۆی نەبوونی کەمپێکی تایبەتەوە سەرجەمیان لە خانووی هاوڵاتیاندا مانگانە کرێ دەدەن، بەڵام بەهۆی بێکاری و نەبوونی هیچ سەرچاوەیەکی پەیداکردنی داهات زۆرینەیان لە توانایاندا نیاکری خانوەکان دابین بکەن، هەر بۆیە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن یا کەمپێکی تایبەتیان بۆ دروست بکرێت یاخود ڕەوانەی یەکێک لە کەمپەکان بکرێن. دیژی بۆ عام ئەوارەکان سینوورێ بازیان من ئەتوانم بڵم ئێستا تایبەتی ئەوانێ لە خانووەکان دەنا ئەم ژستانە پێویستیان بە نەوت هەیە، پێویستیان بە سۆپە هەیە، پێویستیان بە ئەم شتێک گەرمکردنەوە هەیە. ئەگەر هێویدارم یانژێ داوام لە ڕێکخراوانێک و ئێستا هەیەتی بتوانین هەوکاری لەم ڕواوە هەموو ئەم ئەوارەی خۆمان ڕە بکن ئێبازیان. هاوکات بەهۆی پەرشوو بڵاوی ئاوارەکان و نەبوونی کەمپەوە زۆرینەی جار ئەو کۆمەک و هاوکاریانەی دابەش دەکرێت بە شێوەیەکی گونجاو بەسەر هەمویاندا دابەش ناکرێت و بەشێکیان بێبەش دەبن. لەو چوارچێوەیەشدا لەلایەن دوو ڕێکخراوی ناحوکمیەوە نزیکەی 15 تەن جلوبەرگی منداڵان و ئافرەتان بۆ ئاوارەکانی خۆراوای کوردستان و پێداویستیەکانی زستان بۆ 500 خێزانی ئاوارەی کوردی شەبەک و ئێزیدی و عەرەبەکانی پارێزگاکانی ناوڕاست و خوارو دابین کرا. ئەمە ڕێکخراوێکە لە هۆڵندایە ئەوان توانیان ئەم کۆمەکانەمان پێ بگەێنن کە بای زیاتر لە 16 دەفتەر دۆلار بووە کە تەنها گومرگەکەی لە برایم خەلیل کە داخل بۆ بای 160 وەرەقە بووە. ئێمە سوپاسیانەکەین ئەمە هەندانێک بوو بۆی کە هەموو ڕێکخراوەکانی دەرەوە بێن هاوکاریەکانیان بگەێنن بە کوردستان لە بەروی ئەمەیسا لە وەزعەکەین لە ژێر هەڕەشەی تیرۆریستانی داعش داین. بەپێی ئامارە نافەرمیەکان تا ئێستا زیاتر لە 1,500,000 ئاوارە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و بەهۆی بەردەوامی شەڕ و ئاڵۆزەکان لە هەردوو وڵاتی عێراق و سووریاش بەردەوام ئەو ڕێژەیە لە زیادبووندایە. بەهۆی نزیکبوونەوەیش لە وەرزی زستان ڕەوشی ئاوارەکان تا دێت بەرەو خراپی دەڕات و پێداویستەکانیان زیاتر دەبێت. ڕزگار جەبار NRT ناحەی بازیان. لە حسێنیەی شیعەکان لە شاری سلێمانی مەراسیمی یادی عاشورا بەڕێوەچوو بۆ یادکردنەوەی ساڕۆژی کوژرانی ئیمام حسێنی کوڕی ئیمام عەلی لە جەنگی کەربەلادا. شیعە مەزهبەکانی شاری سلێمانی سەرلەوێنی دوێنێ لە حسێنی شیعەکان مەراسیمی ڕۆژی عاشورا بەڕێوەچوو. لە ساڵی 1996ەوە هەموو ساڵێک شیعە مەزهبەکان لە شاری سلێمانی یادی عاشورا دەکەنەوە و وەک خۆشیان ئاماژەی بۆ دەکەن. زۆر جار سونە مەزهبەکانیش لەگەڵیان بەشدار دەبن و تەنانەت خەڵکی بیانیش بەشداری لە مەراسیمی عاشورا دەکەن. بۆ ماوەی دە ڕۆژ یان سێنسە شەو مەراسیمی عاشورا لێرە ئەکرێت بۆ ئەوەیە خەڵک ئەم یادە دڵتەزێنە و ئەم یادە پیرۆزە بە یادکەنەوە بۆ ئەوەیە کە ئیمام حوسێن عەلەیهی سەلام کچەجای پێغەمبەرە صلی الله علیه وسلم. هەموو ساڵێ طبعا ئەم شتێکە ئەکرێ بەڕاستی لێرە وەکو چۆن وەکو نەتەوەی گورتوگانی لێ هاتووە. ئێستا ئەبینی لێرە کوردی تایە، عەرەبی تایە، تورکمانی تایە، شەبەکی تایە، خەڵکی جنوبی تایە، بێگانەی تایە. ئێمە پار و پێران مەجموعەی ئەجنەبی هۆڵەندی و ئینگلیزی و دانیمارکی و فەڕەنسی و ئەمانە هاتوون لێرە بەشداریان کرد کە خۆشیان یعنی بسڵمان بوون. بیرخستنەوەی ناونیشانەکان. شەڕ بە قورسی لە خۆرهەڵات و خۆرئاوای کۆبانێ دەکرێت. پێشمەرگەش بە چەکی قورس بردومانی داعش دەکات و هاوسەنگی هێزیش لە بەرژەوەندی هێزە کوردەکان گۆڕاوە. بە ئەوەی تەقینەوەی بۆمبەوە لە ناحەی زومار دوو ئەفسەری هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتیەک شەهید بوون. مەسرور بارزانی لە پەرلەمانی ئەوروپاوە ڕایگەیان بەرپرسانی بەغدا فشاریان خستۆتە سەر وڵاتانی خۆرئاوا تاوەکو هاوکاری سەربازی ڕەوانەی هەرێمی کوردستان نەکەن. هەمیشە لە خۆشیدا بن بەڕێزان.